بۆیە بەشداریم کردووە من خێزانی شەهیدم و ئەمەوێ کرێکار و جوتیار و ڕەنجدەر پێشکەوێت و حسابی بۆ بکرێت و هینی بۆ بکرێت لەبەر ئەوە کەوا منیش حەزەکەم بەشداری بکەم وە ساڵێکیش بەشداریم کردووە. پێ دوایە کرێکار تا چەند کاریگەری هەبووە لە بنیادنانەوە ئاوادانی کوردستان؟ جا کرێکار نەبێ کێ بنیاد شوێن بنیادەنێ هەر غەیری کرێکار نەبێ کرێکار نەبێ ژیانە وەستێ ژیان بە کرێکارەوە بەنگە. چی بکرێ بۆ خزمەتکردنی چینی کرێکار؟ وەڵاهی هینیان بۆ بکرێت و خزمەتگوزاریان بۆ بکرێەوەی کە چ پێویستیەکە بۆ کرێکار بۆیان بکرێت و ئەنجا پشتیوانیان بکەن و کرێکارێک کە گیان لەدەست دا یارمەتی کە سوکارەکەی بدەن و یان کە خۆی سەقەت هینە بێت ولموچێکی بۆ ببڕنەوە لەبەر ئەوەی کە احتیاجی دەستی کەس نەبێت و چکم لە ڕێگەی ئەو هینا ئەو خۆی بەخت کردووە.